خاتونێکی جوان، خاتونێکی گەنج، خاتونێکی ماڵ کە بەڕاستی جێگەی دەستخۆشیە بتوانی لەو تەمەنەکەمەیە ئەو هەموو کار و چالاکیانت هەبێ. کاتێک هاوڕێیان ژیاننامەکەیان بۆ ناردم پێیان وتم کە کورتی بکەمەوە لە بەرەوەی کاتی ئێوە نەگرم، بەڵام من پێم باش نەبوو لە بەرەوەی کچێک بۆ تەمەنەوە توانی بێتی ئەو هەموو شتە بکە. وتم ئێمە ئەمڕۆ بە خاتری ئەو لەوێن بۆیە کاتان نەگرم لە چەند دقەیەکە ژیاننامەیتان بۆ خوێنمەوە. پەریا محمود عەبدوڕەحمان لە ساڵی 2010 لە سلێمانی لە خێزانێکی وەرزشی لەدایک بووە. لە تەمەنی 6 ساڵیە و دەستی بە وەرزش بەتایبەت مەلەوانی پاسکیل سواری و ڕاکردن کردووە. ساڵی 2007 لەلایەن یەکێتی مەلەوانی عێراقەوە هەڵبژێراوە بۆ هەڵبژاردنی مەلەوانی عێراق. هەر لەم ساڵەدا بەشداواری پاڵەوانێتی کوردستان بۆ مەلە لە هۆڵی داخرا و لە ئاستی پێشکەوتوودا کردووە و توانیوێتی پلەی سێیەم بەدەست بێنێت. لە ساڵی 2010 بەشداری پاڵەوانێتی عێراقی بۆ یاریەسیانیەکان لە ڕانیە کردووە کە ماوەی یاریەکان بۆ مەلە 400 متر بووە، بۆ پاسکیل سواری 20 کیلۆمەتر بووە، بۆ ڕاکردن 2 کیلۆمەتر بووە و لەسەر ئاستی تەمەنی خۆی یەکەم و لە ئاستی پێشکەوتوانیشدا پێنجەم بووە. ساڵی 2019 بەشداری لە پاڵەوانێتی مەلەی ماوە درێژ لە شارۆچکەی دوکان کردو و پلەی یەکەمی بەدەستهێناوە و نازناوی بچووکترین مەلەوانی عێراقیان پێبەخشیوە. ساڵی 2020 بەشداری پاڵەوانێتی کوردستانی بۆ یاریەسیانیەکان دەکات و پلەی یەکەم بەدەستدێنێ. ساڵی 2021 توانی پلەی یەکەم لەسەر ئاستی پێشکەوتوانی کچان بەدەست بێنێت بۆ یەکەم جار دەستنیشان کرا بۆ هەڵبژاردەی عێراق. هەمان ساڵ بڕیار بوو بەشداری پاڵەوانێتی ڕۆژئاوای ئاسیا لە وڵاتی ئوردون بکات، بەڵام بەهۆی کەمی تەمەنیەوە ڕێگە نەدرا بەشداری بکات. هەر لەم ساڵەدا لە پاڵەوانێتی عێراقدا پلەی یەکەم و ژماری پێوانەی نوێ تۆمار دەکات و ڕاستەوخۆ بۆ هەڵبژاردەی عێراق بانگێش دەکرێت. ساڵی 2022 بۆ 2023 لەگەڵ هەڵبژاردەی عێراقدا بەشداری پاڵەوانێتی وڵاتی عەرەب و ئەفریقا دەکات. لە وڵاتی میسر هەردوو ساڵەکە پلەی سێیەم بەدەست دەهێنێ. ساڵی 2024 لە ڕانیا بەشداری ڕاکردنی ماوە درێژی 5 کیلۆمەتری کردو لەسەر ئاستی یانەکانی کوردستان پلەی یەکەمی بەدەستهێناوە. هەر لە ساڵی 2024دا بەشداری پاڵەوانێتی عێراقی بۆ یاری دایسلۆنی ژنان لە زاخۆ کردو و پلەی یەکەمی بەدەستهێناوە. هەر لەم ساڵەدا دوو جار بەشداری ڕاکردنی ماوە درێژی کردووە کە زانکۆی سلێمانی ڕێکخستووە و لە هەردوو جارەکەدا پلەی یەکەمی بەدەستهێناوە. لە ساڵی 2023 بۆ 2024 لەسەر یەک ناوەندی وەرزشی کوردستان خەڵاتی وەرزشکاری ساڵی پێبەخشیوە. لە ساڵی 2005دا لەگەڵ هەڵبژاردەی عێراق بەشداری پاڵەوانێتی وڵاتی عەرەب و ئەفریقای لە شاری لە میسر بۆ یاریەسیانیەکان کردو و توانی پلەی یەکەم و مەدالیای زەر بۆ هەڵبژاردەکەی بەدەست بێنێت. لە ئێستادا جگە لەوەی خوێندکارە لە قۆناغی یەکەمی پەیمانگای وەرزشی سلێمانی و سەرکەوتووە لە خوێندنەکەیدا، سەرقاڵی مەشق و ڕاهێنان و خۆ ئامادەکردنە لەگەڵ هەڵبژاردەی عێراق بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی وڵاتی ئاسیا بۆ یاریەسیانیەکان. سەربەرزیەکی گەورەیە بۆ ئێمە ژنی کورد کچی کورد کە بتوانین ڕۆڵمان هەبێت لە وڵاتانی شەرقی ئەوسەط و لەگەڵ ئەوروپا. بەڕاستیەکەتی ژنانی کوردستان وەکو شوێنێخان ئیشارەتی پێەیە ئێمە تەنها و تەنها بۆ کێشە کۆمەڵایەتیەکان نین. ئێمە لە هەموو بوارەکانە ئەمانەیە ژنان ڕۆڵیان هەبێت، دەوریان هەبێت، پێگەیان بەرز بێتەوە. بەڕاستی ژنی کورد لە ئێستاە بەڕاستی دەورێکی جوانی هەیە، دەورێکی باشی هەیە، لە وڵاتێکی پێشکەوتووین، لە هەرێمێکی پێشکەوتووین کە ئەمەش شانازیە بۆ ئێمە کە پیاوانی ئێمە لە چه ئاستێکان بەرامبەر کچەکان و ژنەکانیان، کە ئەمە جێگەی خۆشحاڵی ئێمەیە. ئێمە وڵاتانی شەرقی ئەوسەطمان بینیوە بەڕاستی تا ئێستا لە پێگەیەکان یعنی بەڕاستی ئەگەر بیبینی ئەڵی لەوانەیە چەند سەدە لە دوای ئێمەوە بن کە ئەمە جێگەی شانازی ئێمەیە کە کچانی ئێمە بەم شێوازە کاریان کردو. ڕاستە ئێمەش کاتی خۆی من خۆمێکێک بووم لە وەرزشوانانەی کە لە سەردەمی گەنجیمان کە یاریم کردو لە تێنسا دووهەمی ئەو ساپیان و شیمالی عێراق شیمال بوو، یەکەمی عێراق بوو لە تێنسا. بەڕاستی ئەوە شانازێکی گەورە بوو بۆ من. لە ئێستا شاکەواتە هەر کچێکە بینم، هەر کەسێکە بینم کە سەرکەوتووە بێ بەڕاستی جێگەی شانازیە بۆ من. هیوادارم کەوا بتوانین ئێمە خزمەتی ئەو کچانە بکەین، ئەو ژنانە بکەین کە بۆ ئەوەی زیاتر و زیاتر تەرجیحیان بکەین. لەوانەیە ئەمەی کە ئێمە بەم خاتونە جوانەی ئەبەخشین لەوانەیە شتێکی کەم بێ، بەڵام شتێکی زۆر زۆر گەورەیە
بۆ ئەو کە لە ئێستاە بتوانێت لە مێژووی خۆیان بینوسێتەوە کە ڕۆژە لە ڕۆژان هاتووتە ناو یەکێتی ژنانی کوردستان و ئەم تەکلیمە کراوە. هیوادارم ئێمە زیاتر و زیاتر خزمەتی ژنان و کچان بکەین ئەوەی لە توانای ئێمە بێت تا ئێستا کردومانە و بەردەوام ئەبین ژنان و کچانێکی زۆری ژنگەلێکی زۆر هاتۆتە پێشەوە بۆی لە ناو ساحەکە کار بکەن. ئێمەش بەڕاستی دەرگایان بۆ ئەەکەینەوە دەرگای ئێمە کراوەیە بۆ هەموو کەسێ کە بتوان لە ناو یەکێتی ژنانە کار بکات. من دەستخۆشی پێشەم شتێ یانەکەم پشتگیری کردووە لە هەموو بوارەکانیەوە هەر لە مناڵی و هەتاوەکو ئێستا من چێگەی شانازی بۆ کاکسەرکەوت و کاگەی و ئەندامانی یانەکەمەکەم و دەستخۆشی بۆ هەموو یەکێتی یارەسیانەکانەکەم. بەڵام من یەکێک کە لە پێش هەمویانەوە بەڕاستی کە پشتگیریکی تەواوی کردم لە سەرەتایە کاک بەهزاد کە تا ئەم دەقەیەش پشتگیری کردووە لاکردنەوەی مەلەوانگەکەی لەسەردەستی ئەو بەڕاستی بەڵام دروست بووە لە هەموو بوارەکانیا. من دەستخۆشی لە شانازی بە ڕێکخراوی وەشکارە دێرینەکانەکەم بەڕاستی من دەمێکە نەمبیون بەڵام بینینتان جێگەی شانازیە بۆ من بەڕاستی زۆر دڵخۆش بووم کە لە شوێنێکی ئاوا ئێوە بینیەوە و دەستخۆشی بۆ وەرش و لاوان بەڕێوەبەراتی وەرش و لاوانەکەم و لیژنەی ئۆڵۆمپی لقی سلێمانیەکەم و کاک حاجیش بەڕاستی ماندوو بووەوە هاوڕێکان و خزم و کەس و کارێک ئازیزەکانیشی کە هاتوون بۆ ئێرە من دەستخۆشیێکی تایبەتیان لێکم جێگەی شانازین بۆ من بۆ هەموو و دەستخۆشیش بەڕاستی لێکێتی عێراقەکەم وە سلەیلا ئەو لە بەغانی توانی بێ و کۆزویەکی کچانی بەشدارە بوو ئینشاءڵڵا بەس ئەوە بوو نەیتوانی من دەستخۆشی بەناوی ئەوانەوە لە هەموو بەڕێزان و ئازیزەکەم بەخێبێن یاخوا سەر چاوەکانم سوپاس بۆ هەموو هاوکارەکان و ڕێزلێنانێکتان سوپاس سپاس بۆ ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان خاتون لەیلان کە بەڕاستی ئەمە زۆر پەریا مەحموود یاریزانی یارەسیانەکانی منتەخەب عێراقم یاریزانی نادی سلێمانیشم لە یاری ترایسلۆن بە کوردەگی یاریسیانەکان واتە مەلی مادرێژ و پاسکیل و ڕاکردنە. من هەر لە مناڵیەوە فێری مەلە بووم لە 2016 بووم بە یاریزان لە 2021 بەشداری پاڵانەتی عێراقم کردوانی پلەی یەکەم بەدەست بێنم سەر ئاسی کچان لە یانی وەرزشی سلێمانیم و خوێندکاری پەیمانگەی وەرزشم. بێگومان ڕاهێنانی زۆرمان کرد زۆر ماندوو بووین اینجا توانیمان بەشداری بکەین و خۆشبەختانە توانیم پلەکەم بەدەست بێنم و لە 2023 توانیم بم بە سیمی ئەفریقا و لە 2025 توانیم بم بە یەکەمی عەرەب. بێگومان پاڵانەتێکی ئاسان نییە چکە منافسی زۆرمان هەیە پێویستە ڕاهێنانی زۆر کەیت و بەشداریمان کرد لە وڵاتی میسر بە خۆشبەختانە توانیمان نەتیجە بێنین. 16 کچ بووین لە تەمەنی خۆما بووین. بێگومان لە کوردستان و عێراق چەندین خەڵاتم وەرگرتووە چەندین ڕێزلێنانم وەرگرتووە ئەوانەی لە دەرەوەی عێراق بوو بێتن ئەو دوو نەتیجەیان بوون. 3 مەدالەی برۆنز و مەدالەی زەهەب. دایک و باوکم زۆر هاوکار بوون خێزانەکەم پاشان ڕاهێنەرەکانم ڕاهێنەری مەلانی مامۆستا گۆران کە زۆر سوپاسیەکەم و ڕاهێنەری پاسکیلم کاکسیروان و ڕاهێنەری ڕاکردن مامۆستا هەستان و سوپاسی نادی سلێمانی یەکەم و کۆمەڵگەی وەرزشی ئازادی. هیوادارم باڕیان بە خۆیان بێەوەی بێنە ناو بوارەوە ئەوەی حەز و خولای هەبێت. من ماوەیەکی زۆرە بەڕاستی لەوە چنێک من هەمویان زۆربیان بزانن لەگەڵ ئەم مناڵە هەوڵەیەم هەر لە چەمەنی 6 ساڵیەوە چۆتە ئەم بوارەوە توانایەکی باشی بەڵام هیچ شتێ بەبێ دابڕانە نییە جوودێکی زۆرمان لەگەڵا کردو هەم من هەم باوکی هەم ئەوانی کە لەگەڵیان تەوانم یارێ 3 یاری ئەکات یعنی 3-4 ڕاهێنەری هەیە بەڕاستی کاک گۆران ڕاهێنەری مەلەکەی بووە کاک سیروان پایسکیلی بوو مامۆستا هۆستان ڕاکردنی بوو و سەرباقی هەمووش ڕاهێنەری گشتی عێراقەکەی کاک سەلام بەڕاستی ئەوی جوودێکی زۆری لەم پاڵەوانێتە کە و دەورێکی سەرەکی هەبوو لە بینین و پێشخستنی و هەروە معسکراتانی کە کرایەوانە من بەڕاستی دەستخۆشی لە هەمویانەکەم هەروەها دەستخۆشی لە ئێوەی بەڕێز و بەڕاستی یانەکەشم ینی سلێمانی پشتیوانێکی تایبەتی کردووە هەر لە هەوڵە و دروستبوونی ئەم مناڵەوە هەتاکو ئێستا کە گەیشتون و سوپاسی بۆردەکەش ئەەکەم بۆ ڕێکخراوی وەرشکارە دێرینەکانیش کە هەمویان ئەندامانیان ئامادە بوون بەڕاستی جێگەی شانازی بۆ هەمویان بەڵام منیش ڕۆژانێک بووە منیش ئەم ڕاستیمانە بۆ خۆم کراوە چکە خۆشمە یاریزان بووم لەو بوارانە و لە هەڵبژاردەکانی عێراقا یاریم کردو لەوانێتە یاخود ئەم یاریەکی قورسە چکە هەموو کەس ناتوانێت چکە لە یەک کاتە 3 یاریە کرێمەلەکردنە پاسکیلە ڕاکردنە کا بتوانێکی تایبەتی ئەوێ لە هەموو یاریەکانە من تەوان سوپاسی یەکێتی عێراقەکەم بۆ یارەسیانەکان پشتگیریان کردووە
بۆ بردننی ئەم مناڵە بۆ پاڵەوانێتیانە هەچەند پاڵەوانێتی تریش هەیە بەڵام تەمەنی مناڵە ناتوانێت بەشداری بکە من دەستخۆشی بەڕاستی لە کاک بەختیاری شەکەم وسلەیلا کە ئەندامان کاک فواد کە ڕێزوە فدمان بۆ بە ڕێزان ئەوانەی تریش ئەم یارە چونمان بۆ ئەو پاڵەوانێتی عەرەب بوو و ئەفریقیش بوو لە یەکەم کاتە بەشداریکردنی ئەم وەکو تەمەنی 15 ساڵ خوار 15 ساڵەکان لە پاڵەوانێتی عەرەبەکە ئینشاءالله الحەمدوللا بتوانی مەدالیای زێڕ بەدەست بهێنێ و لەسەر ئاستی هەموو پاڵەوانێتێکی ئەفریقاش و عەرەبیەکەش پلەی چوارەمی هێناوە یعنی لە ئاستێکی زۆر زۆر باش بوو کە ئێمە خۆمان ناڵین بەڵکو ئیتحادی پاڵەوانێتێک و اتحادی فەرعی عالەمیەکەی لێبوو و اتحادی عەرەبی لێبوو اتحادی ئەفریقیەکانی لێبوون کە دانیان پیانە و الحەمدوللا کە سەرکەوتوو بووە من وەکو دایک پێشەکی وەکو ئافرەتێک یاخود وەکو دایکێک بۆ ئەو مناڵانەی کە لە مناڵەوە ئەتوانن توانایەکیان تیا بەدی ئەگرێ ئینشاءالله هیوادارم ئەو توانای لە هیچ مناڵێکا ون نەبێ بەڵام بەڕاستی هەموو شتێک بەماندووبوون ئەبێ تااقەتیان نەچی ئێمە هەمانە چەند مناڵێکی بچووکترمانەیە لەوانە هەست هەمانە لە ئاستیا 2016کانمانەیە ڕۆزەمان هەیە ئەو یارانمانەیە ژینمانەیە ئەمانە هەمویان 8 ساڵ و 9 ساڵن ئینشاءالله ئەوانە بگەنە ئاستێکی باش و بەشداری پڵانەتەکانی عێراق و دەرەوەی وڵات بکەن. دەستخۆشیشتان لێگەم ینی کا پاپشت